ئەمە حاڵی ماڵی هەمومانە. سەلاجەکەمان پڕ کردو لە دەرمان، نازانی ناوی دەرمانەکە چییە، نازانی چۆن بەکاری بێنێ. ئێستا لە ناو ئەو هەموو دەرمانە من چۆن بزانم کامیان دەرمانی ئیلتیابە؟ جیاواز لە دەرمان بێنە پشکنینەکەی ئەو ڕۆژەی کردم. ئەمەی جگەر بوو، ئەمەی گورچیلە بوو، نازانم. ئەمە تیشکەکەی دایکمە، بەڵام هەر چۆن هەڵە گیرێ من نازانم لی. راپۆرتەکەی ئەمە کێشەی هەموو ماڵێکی کووردە. کاتێک سەلاجەکەی پڕەکا لە دەرمان، بەڵام ناوی دەرمانەکەی بیرە چیە یان نازانێ بۆچی بەکاردێ. لامان کادا ئەو پشکنینانەی کە ئەیکا نازانێت پشکنینەکەی بۆچی کردووە. ئەو هەموو تیشک و ئێکسڕەی و سیتی سکان و ئێمارایی کە کردوویەتی پێویستە لە ناو جانتایەکە یا لە ناو علاگەیەکە بێ و بەردەوام بیگەڕێنێ لەگەڵ خۆیە. بەڵام چارەسەری ئەو کێشەمان بۆ کردوون بە ڕێگەی دابەزاننی ئەپلیکیشنی تاوەری تەندروستی سمارتەوە. ئێستا ئێوە ئەتوانن ئەگەر ئایفۆنتان پێ یا هەر جۆرە مۆبایلێکی تر ئەم ئەپلیکیشنە دابەزێنن. تایبەتمەندیەکانی بەشی دەرمانخانە لە ئەپلیکیشنی تاوەری تەندروستی سمارت ئەوەیە ناوی دەرمانەکەت پێ ئەڵین، زانیاری لەسەر دەرمانەکە، چۆنێتی بەکارهێنانی دەرمانەکە. لەوانەیە بڵێ جا ئەمە بە ستیکەرێک بەشی دەرمانخانی تاوەری تەندروستی سمارت خۆی چارەسەری کردووە بۆمان، گریمان ستیکەرەکە خراپ بوو یا پاکەتەکەی نەما. ئەو کاتە پێویستە بگەڕێیتەوە بۆ ئەپلیکیشنی تاوەری تەندروستی سمارت، چکە هەموو زانیاریەکان لێرە تۆمار کراوە. لەوەش گرنگتر زەنگۆڵەیەکی تێدایە پێتەڵێت تۆی بەڕێز کاتی خواردنی دەرمانەکەت هاتووە. لەوەش گرنگتر ئەوەیە بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵ ئێمە زانیاریەکەمان لەم بەشەدا بۆ ئەرشیف کردوون. ئێستا کێشەکانی دەرمانمان بۆ چارەسەرکردن. بابینە سەر تایبەتمەندیەکانی بەشی تاقیگا لە ئەپلیکیشنی تاوەری تەندروستی سمارت. تۆی بەڕێز لە دەروی شار هاتووی یان لە ناوەوەی شار دەوامتە و مەشغوڵی، هاتووتە ئێرە پشکنینمان بۆ کردووی، ناتوانانی چاوەڕێ بکەی، کێشە نیە و چارەسەرمان بۆ کردووی. لێرە ئێمە زانیاریەکانت لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە بۆ نێرین، پێدەڵێن چ کاتێک پشکنینەکە تەواو بێ و هەروەها زانیاری لەسەر سەرجەم پشکنینەکان کە لە تاقیگەی تاوەری تەندروستی سمارتەکرێ لێرەدا هەیە. لامان کادا زیاتر لە 10 ساڵ ئەم پشکنینەی کە تۆ لێرە کردوتە لە ناو ئەپلیکیشنەکەدا ئەمێنێتەوە و دەپارێزرێ. ئێمە ناهێڵین ئێوە کێشەتان هەبێ، بۆیە ئەم هەموو ئەشیع و سیتی سکان و ئێمارایی کە لەگەڵ خۆتە بە علاگەیەک بە هەموو شوێنێکە ئەیگەڕێنی چارەسەرمان بۆ کردوون. تەنها بە دابەزاننی ئەپلیکیشنەکە لە بەشی تیشکە ئێمە زانیاریەکان لێرە بۆ هەڵەگرین، تەنانەت ئەو راپۆرتانەشی کە لەسەر ئەمانە کراوە لێرەدا بۆ دانرێت. زیاتر لە 8 ساڵ ئەم زانیاریانت بۆ ئەرشیفەکرێ و دەپارێزرێ و دەمێنێتەوە. دوایەوەی ئەم هەموو کێشەمان بۆ چارەسەرکردن یەکێک لە تایبەتمەندیە زۆر جیاوازەکانی ئەپلیکیشنی تاوەری تەندروستی سمارتان بۆ باسەکەم، ئەویش ئۆنلاین کلینیکە. تۆ لەوانەیە کێشەیەکت هەبێ، نەزانی ئەو کێشەیەت پەیوەستە بە چ دکتۆرێکی پسپۆرەوە. دوایەوەی زانیاریەکان بۆ ئێمە ناردووە، لێرە پزیشکی پسپۆر، کەسانی پسپۆر جواب دەدەنەوە، ڕێنمونی دەکەن بۆ ئەوەی بڕۆیت بۆ لای ئەو پزیشکەی کە بم بواری تۆوە پێویستە، یان لە دەرەوەی وڵاتی لە هەر جێگەیەکی ئەم جیهانە هەی زانیاری تەوێت لەسەر ئەو دەرمانەی کە کڕیوتە یان ئەو پشکنینەی کە کردوتە. لە ڕێگەی نامەوە بێ یان دەنگ یان بە ڤیدۆ ناردن ئێمە زانیاریت پێ ئەدەین و ڕێنمونی دەکەین. سمارت وەرچەرخانە.